الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وبارك على سيد الأنبياء والمرسلين سيدنا وحبيبنا وشفيعنا محمد وعلى آله وأصحابه ومن اهتدى بهديه وصار على نهجه إلى يوم الدين. بنراني بريس سلامي خواهي قولتان لبي لا موضوعك زور قرنق دا خمان أبينيني وباسي أكين كلام رجقالة دا خلقي زور أبينين مبتلان وگیر ودن بدس ناراحتی و بێتاقەتی و خەفەتێک کە لە سینەیاندایە. ئەم بێتاقەتی و ناڕەحەتی و حوزنەیە هەر کەسێک بەتەنها ناگرێتەوە. هەموو کەسێک بەشێکی هەیە لە دنیادا لەم خەفەت و لەم ناڕەحەتی و لەم مەراقەی کە لە دڵیا کۆ ئەبێتەوە. بۆیە بەڕاستی گرنگە بزانین ئاینی پیرۆزی ئیسلام کە چارەسەری داناوە بۆ هەموو کێشەکان، هەموو مشکیلەکانی حەل کردووە، ئەم ئینسانی لە ناڕەحەتیەکانی دنیا و قیامەت ڕزگار کردووە و ڕزگاری ئەکات. چ چارەسەرێکی داناوە بۆ ئەوەی کە ئینسان بە مەراقەوە نەمێنێتەوە، خەفەت و خەفەتباری دای نەگرێت، مشکلەیەکی لا گەورە نەبێت و ئەو هەموو نیعمەتە گەورەی خوای گەورەی لەبیر بچێتەوە. ئەم ئینسانەی پێویستی بەوە هەیە کە بزانێ ئەمەی کە ڕەب العالەمین پێی بەخشیوە زۆر زیاترە لەوەی کە لی سندوێتەوە. ئەو نیعمەتەی کە پێی داوە زۆر زۆر گەورەترە لەوەی کە ئەم لای نییە و یان دەستی نەکەوتووە. بۆیە بەڕاستی ئەبێ ئینسان ئیماندار بزانێ یەکەم سەیری مشکلەکە چۆن بکە، بزانێ بێتاقەتی و خەم و خەفەت چییە. ئەمە ویستێک و ئیرادەیەکی خوای گەورە و سونەتێکی حیاتە. کەسێک هەیە لە دنیادا بتوانێ بڵێ من حاڵەتێکم هەیە، ژیانێکم هەیە کە نابێ خەفەت بێ بەسەرما، نابێ بێتاقەتی ڕوون تێبکە، نابێ کێشە لە بەردەم مابێ، کەس شتیوا نبینێ وە کەس نەبووە شتیوای بینی بێت کە بەڕاستی مشکلی توش نەبوو بێ، حوزنی توش نەبوو بێ، هەموو غەمی نەبوو بێ، مەراق و ناڕەحەتی سینەی دانەگرت بێ. هەموو کەسێک تووشی بووە. جا خەڵکان لەم حاڵەتا دوو بەشن، هەندێکیان هەیە ڕازین بە قەدەری خوای گەورە، ئەمە جاریوا هەیە ئەم ناڕەحەتیە، ئەم خەفەتە، ئەم تەعزیەیە، ئەم نەبوونیە، ئەم نەخۆشیە، ئەم دەردەداریە ئەیکەن بە نیعمەتێک بۆ خۆیان و کە ئەزانن کە پێغەمبەری خوا فەرموویەتی صلی الله علیه وسلم کە ئەبێتە کەفارەتی گوناه، ئەبێتە سڕینەوەی تاوانەکان، ئەبێتە بەرزبوونەوەی ڕۆژی قیامەت. سێرەکەی زۆر بە ئەتیادی تەحەمولی ئەکەن و لەگەڵیدا ڕێ ئەکەن و کێشەیەکیان نابێ. وەکو چۆن لە ئیمامەکان زۆرێکیان لیان گێڕاوەتەوە کە ئاهوو ناڵەشیان نەکردووە بۆ ئازارەکانیان، نەیان کردووە، خۆیان گرتووە، خۆیان ڕاگیر کردووە، سەبریان هەبووە. خەڵک پێی نەزانیون کە مشکلیان هەیە، خەڵک نەیزانیوە کە ناڕەحەتیان هەیە، چونکە ئەجرەکەیان لای خەڵک نەویستوەتەوە، پاداشیان لە خەڵک نەویستووە. هەموو کەسێک ئەم کێشەی هەیە، هەموو کەسێک ناڕەحەتی هەیە، هەموو کەسێک گیرۆدەیە بەدەست شتێکەوە، هەیە گیرۆدەیە بەدەست منداڵی لارەوە، هەیە گیرۆدەیە بەدەست منداڵ نەبوونەوە، هەیە گیرۆدەیە بەدەست ماڵەوە، هەیە گیرۆدەیە بەدەست ماڵ نەبوونەوە، هەیە گیرۆدەیە بەدەست لاشە ساخەکەی و بەرەو خراپ و خراپەکاری و مەجلیسی خراپ و شوێنی خراپ و یارمەتیدەری خەڵکی خراپ و زاڵم و لەم شتانە لاشەی سەرفەکە. هەیە مبتەلایە بەوەی کە لاشەی نەخۆشە و لەسەر جێگایە و لە ناڕەحەتی و ئازاردایە. بۆیە بەڕاستی ئەم ئینسانەیە کە هاتەی سەرزەوی ئەبێ بزانێ کە لە ناڕەحەتی و لە بێتاقەتیایە. بۆیە کە کاتێک ئەم ئینسانەیە تەحەمولی ئەکا و سەبر ئەگرێ و شکری خوا ئەکا، ئەو کاتێ سێرەکەی موسیبەت و خەفەتەکەی لەسەر ئاسانە بێ. خوای گەورەش بۆی ئاسانەکە، دڵی خۆش ئەبێ. ئەمەندە دڵی خۆش ئەبێ کابرای خاوەن ماڵ و خاوەن دەسەڵات بە ڕوبعی ئەوەش دڵیان خۆش نییە، چونکە لەگەڵ زیکر و یادی خوای گەورە دڵەکان خۆش ئەبێ، بەعەکسیشەوە دڵەکان تەنگ و ناڕەحەت ئەبێ. بۆیە ئەم نەخۆشی و ئەم هەموو غەمە، ئەم بێتاقەتیە، ئەم نەخۆشی دەرونی ئەگەر ئاگال لێ نەبێچێتە نەخۆشی دەرون، بە ئیمان و تەخواداری و شکرانەبژێری خوای گەورە ئەبێتە ڕەحمەت و خێر و دڵت ئاسوودە ئەبێ. ئەی خەڵکانی کێش هەیە ئەگەر کێشەیەکیان هەبێ بە سەد کێشە ئەیبینن، ئەگەر ئازارێکیان هەبێ بە سەد ئازار باسی ئەکەن، ئەگەر خەفەتێکیان هەبێ دائیمە لە بیرکردنەوەی خەفەتەدان.
دائما لە باسکردنی ئەو خەفەتەدان مشکلەیەکی هەیە یەک جار بەسەری هاتووە بەڵام بە هەزاران جارەی گێڕێتەوە ینی هەزاران جار خۆی بێتاقەت ئەکا ئەمە بۆ دەرز و عیبرەتیش نییە باسیەکە ئەمە بەس بۆ ئەوەیەتی باسی کاکە خۆی تووشی مشکلە بووە تووشی گیرۆدەی ناڕەحەتی و خەفەت و تەعزیە و کێشە و نەبوونی و نەداری و ڕۆژێک تووشی نەدارێکی ناڕەحەت بووە چەندەها ڕۆژ لەسەر ئەمە باسی ئەکات و ئەیڵێتەوە لەسەری خۆی زۆر گەورەتر و قورستر و ناڕەحەتری ئەکا خەفەتەکەی ئەوێ بە چەند قات باشە سوود و ئیسفادەی چی بوو هەم ئەجری قیامەتی خۆی فەوتان ئەیخوا نافەرمێ وەنەبلوکم بالشەری والخەیری فتنە بزانە لە دنیادا جاری وایە خێر و خۆشیتان بەسەر ئاڕژێنی جاری وایە مشکلە و ناڕەحەتی و نەخۆشی و مبتەلا بن هەردووکیانە فەرمێ چی فتنە هەردووکیان تاقیکردنەوەن هەردووکیان ئیمتیحانن بۆ ئینسان بۆی بەڕاستی جێ خۆیەتی کە ئینسان بزانێت لە کام بەشیان بێ لە کام لایەنن بێت لە کام کەسانە بێت کە بەڕاستی بێمە ساسم ئەم پێکردوون کە ئینسان دائیمە متەفائیلی خێر بێ دائیمە یعنی کێشەکانیش بە ڕەحمەت سیرکە نەخۆشیەکانیشی لێ بێ بە نیعمەت و بە ئینتیزاری ڕەحمەت و کەفارەتی گوناه و لێخۆشبوونی هەڵەکانی ئەمە چ جایەوەی کابرا ئازارێکی کەمی هەیە بەڵام ئەوەندە بە گەورە سەیریەکە ئەمەندە بە قورسی سەیریەکە سێرەکەی مشکلەکەی چەندین قات گەورەتر ئەبێ کێشەکەی زۆرتر ئەبێ خەفەتەکەی دائیمیتر ئەبێ بۆیە ئینسانی ئیماندار خۆی لە کامیان سیر بکە ژیانی خۆی خۆش بکە یا بێتاقەتی کە چونکە غەم و ئەم بێتاقەتیە وا لە ئینسانەکە نەک هەر لاشەی تووشی بەدەنی تووشی ناڕەحەتی و چەندەها نەخۆشی هەر لە نەخۆشیەکانی زەهایمەر بیرچوونەوە لە زۆر بێتاقەتی و خەفەتەوەی دروستە بێ پەنکریاس ئیبادا بێ بەهۆی خەفەت و نەخۆش زۆر بێتاقەتی زۆر حوزن زۆر هەناسە هەڵکێشان مەعیدە تووشی نەخۆشیە بێ ئەمە دکتۆرەکان باسیەکەن نەخۆشی قۆڵۆن زۆرتر نەخۆشی نەفسی و ناڕەحەتی و بێتاقەتیەوە لە ئینسانەکە لاشەکەشت دائەڕزێنێ بێژگەوەی لە ئینسانێکی منعزل دوورکەرەوە لە خەڵکی دوورخراوە لە هەموو خۆشی و مەجلیسێک تەنگانە و خەفەت و بەتەنیا ژیان و بەباسکردنی بێتاقەتی خۆت و هەر کەسێکیش دێتە لات ئەمەندە خۆت بێناڕەحەت ئەەکەی ئەمەندە خۆت بێتاقەتەکەی ئەویش تووشەکەی ئەویش بێتاقەتەکەی واد لێ دێ خەڵک تەحەمولی مەجلیسیشت ناکە تاقەتی نییە لەگەڵیشت دابنیشێ مەگەر زۆری بۆ بێ لەسەر زۆر نزیکیە لەسەر ڕەحمەتێکی زۆر حەسکە تۆزە لەگەڵ تا بێ هەنا ئەمەندە ئینسان جاری وایە وا لە خۆی ئەکا خۆی ناشینەکە خۆی مۆن ئەکا ئەها پێغەمبەر صلی الله عليه وسلم چیە فەرمێ ئەفەرمێ لا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقى أخاك بوجه طلق نكي چاکەکان كان بكم سيركي با پێکەنینێک زەردەخەنەیەکی کەمیش بێ بەرام مسلمانەکەت يعني بشانی بدەکە تۆ دڵت خۆشە چونکە گەورەترین نیعمەتە هەیە کە نیعمەتی ئیسلامە ئەگەر هیچ نیعمەتێکی کە نەبێ کە نیعمەتی دینداریت هەبوو ئیترەوە تۆ لە گەورەترین نیعمەتای بیرکەرەوە چونکە قەومی کافرەکان مەیوسن لە ڕەحمەتی خوای گەورە و لە لێ خۆشبوونی خوای گەورە لە ڕەحمەتی خوای گەورە و ئەزانن ئەمان ناگرێتەوە ئەو کافر وا ئەزانێ ئەو شەیتان وا لە ئینسانەکە بگاتە ئەو دەرەجەی ولا ييأس من روح الله إلا القوم الكافرون خوا پەنامان با تەنها قەومی کافر و بێدین و ئەزانێ ڕەحمەتی خوا ئەم نایگرێتەوە بێبەشە لەو هەموو ڕەحمەتی خوای گەورە بۆیە پێویستە ئینسان ئیماندار خۆی نەخاتە ڕیزی قەومی کافرەکانەوە بڵێ ئەی خوایە ئەگەر نەخۆشی ئەگەر بێتاقەتی ئەگەر دڵتەنگیشت بەسەرا ناردووم ئەزانم حکمەتێکی تایە هیچ شتێ لەم دنیا بەبێ حکمەتی خوای گەورە نابێت و دروست نابێت و ناکرێت شتیوان نابێت ئەمەی کە بەسەرت دادێ لە بێتاقەتی لە هەموو حەزن ئەو بزانە ئینشاء الله عاقبەتی خێرێکی گەورەیە خوا خۆی فەرمێ فإن مع العسر يسرا إن مع العسر يسرا ئەیماندار بزانە لەگەڵ هەموو ناڕەحەتی لەگەڵ هەموو قورسیەکی لاشە قورسیەکی ژیان قورسیەکی دارایی قورسیەکی خۆشگوزەرانی قورسی تایە
یوسرا خۆشی و شادیەکەی هەر لە دنیا خوا پێت ئەدا هەر کە سوپاسی خوات کرد دڵت خۆش ئەبێ بێجگە یوسری قیامەت و بەهەشت کە خوای گەورە ئەیدا بە موسڵمانان ئینشاء الله. یعنی بەڕاستی ئەمە ژیانە دوو جار خوای گەورە لە ئاەتە فەرمێتەوە فإن مع العسر يسرا إن مع العسر يسرا یعنی ئەم ناڕەحەتیانە هەردێن بەڵام بزانە خۆشیش دێت چونکە خوای گەورە دنیای وا دروست کردووە وأنه هو أضحك وأبكى ئەو خوایە کە خەڵکی خاتە پێکەنین و ئەشیان خاتە گریان کەسێک نییە هەر لە پێکەنی دائیمیا بێ کەسێکیش نییە هەر لە گریانی دائیمیا بێ بەڵام ئیمامی عەکرەمە فەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ خۆشبەختی بۆ ئیماندار کە چیەکە کە خۆشیەکەی بە شوکر بەسەر ئەبا و ناخۆشیەکەشی بە سەبر بەسەر ئەبا ئەم مەسەلا خۆزێتەوە بۆ خۆی ئەیکا بە ڕەحمەت بۆ خۆی هیچیان ناڵە لە دەستی بچێ هەر لە خێر و ڕەحمەتە ئابێ هەر لە لێخۆشبوونی خوای گەورە ئابێ تۆ ئەگەر لە ریزی ئیمانداران و سابیرین و شاکیری نابی سەبر و ئارامیت هەبێ ئەجرت لە خوای گەورە بوێ ئیلا خوای گەورە دڵت خۆش ئەکا و ئارامی بە دەرونیشت ئەبەخشێ چونکە بەڕاستی ئینسان خوا وا دروست کردووە لەقەد خەلەقنا الئینسانە فی کەبەد بزانە کەسێکت بینیوە هەموو دنیای خۆش بێ کەسێکت بینیوە هەمووی لە ئیسراحەتا بوو بێ کەسێکت بینیوە خەفەت و تەعزیە و نەخۆشی نەبینی بێ نییە بەدوای ئەو کەسا مەگەڕێ خوا وای دروست کردووی حکمەتیشی تایە بۆچی دنیا بێ دایمە قورسی تیا بێ ماڵت دەست ئەەکەوێ قورسرە لەوەی کە دەست نەکەوێ دەسەڵاتت دەست ئەەکەوێ قورسرە لەوەی کە نەبوو بێ پایە و مەقامێکە دەبێت لە شوێنێکە لە ناو خەڵکا لە ناو عەشرەتدا لە ناو دنیادا سێرەکی کێشەکەت زۆرترە بێ مشکلەکەت زۆرتر ئەبێ مصیبەت زۆرتر ڕوتەیەکە بۆ ئەوەی کە ئینسان بزانێ ئەم دنیاە لەیسە بیدارین قەرار ئەمە داری مانەوە و هەتاهتایی نییە ئەمە دارێکە ئەمە ماڕێکە کە بەڕاستی تۆ مسافری تیایدای لە هەر بەشێکابی هەر لە مشکلای هەر کێشەت هەبێ اینجا بزانە کێشەکەت بە چی چارەسەرەکەی بزانە چۆن هەوڵ ئەدەی مشکلەکەت بکەیتە ڕەحمەت نەخۆشیەکەت بکەیتە مەغفیرەت لێخۆشبوون چۆن هەوڵ ئەدەی بێتاقەتیەکەت بکەیتە سەبەبی بەدەستهێنانی بەهەشت و ڕەزامەندی خوای گەورە چەند خۆشە تۆ خوا لێت ڕازی بێ چونکە بەڕاستی کاتێک کە لە سەعادەتیان پرسی لەکوێی ئەی خۆشبەختی لەکوێدای زانانە فەرموون وەڵامی دایەوە کەوتی من لە دڵی عەبدەڕازیەکانم ئەوانەی ڕەزامەندیان هەیە بەخوای گەورە ئەوانەی کە ناشکوی لەسەر دەمیان نییە ئەوانەی کە بێتاقەتی لەسەر زوبانیان نییە ئەوانەی کە غەم و خەمیان باز ناکەن گوێی نادەنێ لەبەر خۆیان هەڵەگرن بۆ ڕۆژی قیامەت بۆ پاداشی قیامەت چۆنە گەڕنەوە شخصی وایان بینیوە کە ئەو کەسەیە کوێر بووە دەستی گۆچ بووە نەخۆشی بەڵکی هەبووە لە شوێنێک لە ئەشکەوتێکا بە تەنها ژیاوە خەڵکی ئەگەر خێرێکی پێکرد بێ مەجموعەیە گەزن بەلای داسەرەکە لە هەموو کەس شاکرترە لە هەموو کەس زیاترە لە خوا ئەشکوری تۆکەم ئەمانە پێیان بڵێن هەمومان شکری خواکەین بەس تۆ بۆ ئەبێ ئەوەندە خوا شکر بکەی خۆ تۆ نەخۆشیەکانت ئازارەکان بشلەکانت پێوە دیارە لە هەمومان زیاتری على کاتێککە من شکرانی خوای گەورە زۆر ئەڵێمەوە ئەم کابراڵێ واللهی خوای گەورە لە هەموو کەس زیاتر دڵم خۆش ئەکا لە هەموو کەس زیاتر سینەی خۆش کردوم ئەوەی لەم شارە تۆی بینی کەسی تیانێ بەقەدەر من دڵی خۆش بێ وازانی خوای گەورە عەبدەکانی لەبیرەکە وازانێ کاتێککە موسیبەتێکی بەسەر ئادا و ئەم ڕازیە بێ و سوبر ئەگرێ و شکرانە بژێریەکە لەبیرێکی ڕەب العالەمین پاداشەکەی ناداتەوە هەر لە دنیا پاداشی داتەوە هەر لە دنیا دڵی خۆشەکە لە دنیادا ئارامی بەدڵیەدا الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله کاتێکە لە زیکر یادی خوا و شکری خوای گەورەکە خوای گەورە دڵی خۆش ئەکا دڵی ئیسراحەت ئەکا دڵی خەفەت و بێتاقەتیتیان نییە دڵی باسی لە بێتاقەتی و سجنکردن و خۆ ئینتیحارکردن و خۆ عەزێتدانی خۆیتیان نییە ئەو دڵە لەوە دەرەچێ ئەوێ بە دڵێکی ڕازی بە ئەمرەکانی خوای گەورە بە دڵێکی شاکر بە ئەمرەکانی خوای گەورە بۆیە بەڕاستی جێ خۆیەتی کە ئینسان ئیماندار بەم شێوەیە سیر بکە ئەو شتانەی کە خەڵکی عەزێت دەدا خوای گەورە فەرمێ نابێ مسلمانان بێتاقەتکەی نابێ بیتی سەبەبی ئەوەی کە خەڵک بێتاقەتکەی یعنی سێ کە باسی ئەوە کە نمونەیەنێتەوە کە ئەمە بۆ باقی شتەکانی تیژە بێ ئینسان ئیماندار
خۆی لێ پارێزێ کە مسلمان تووشی بێتاقەتی و حزن بکە فەرمێ إنما النجوى من الشيطان ليحزن الذين آمنوا وليس بضارهم شيئا إلا بإذنه أفرمي براستي چپە کردن بە تایبەتی وەک لە حەدیثدا فەرمێ سێ کەسن دوانیان دەستەکا بە قسەکردن و سێهەمیان واز لێ ئێنێ ئەگەر قسەیەکی اعتیادیە بۆ سێهەمیش بەشدار ناکەی ئەگەر زەمیشەکەی کەی دروستە تۆ زەمیکەی ئەگەر نهێنیت هەیە لە پەڵەوامەی لە بڕۆ لە شوێنێکی کە مەجلیسێکە سێ کەسی تایە چۆنە بێ دوو کەس چپە بکە خی گەورە فەرمێ سێهەمیان بێتاقەت ئەکا وەمانە ناتوان زەری پێ بگەێنن مەگە بە ئیزنی خی گەورە نەبێ بۆیە بەڕاستی حرامە تۆ کاتێ سێ کەس دانیشێ دوو کەس کە دەستکا بە چپەچ بوو قسە بە سوکردن بۆ یەکتری دوو کەس مەجلیسی جا بکاتەوە نایبێ مسلمانان بێتاقەتکەی ئیتر هەر شتێک ئینسانی ئیماندار بێتاقەت کە بە قیاس لەسەر ئەمە تۆ دروست نێبیکەی هەر شتی عەزیەتی بدا دروست نێبیکەی هەر شتێ دڵی ناڕەحەت کا دروست نێبیکەی چونکە مسلمانە حەقیە لەسەرت خۆی گەورە باسی پێغەمبەر ئەکا صلی الله عليه وسلم بۆ ئەوەی کە بزانین پێغەمبەر صلی الله عليه وسلم بێتاقەتی هەبووە حوزنی هەبوو ئەو بەڵام حوزن و بێتاقەتیەکەیان لەسەر چی بووە فلا يحزنك قولهم إنا نعلم ما يسرون وما يعلنون فمن بێتاقەت مەبە لەسەر قسەکانیان لەوانەی کە ئەیڵێن لەو بوختانانەی کە هەڵیەبەسن لەو دروانەی کە بۆ دەکەن لەو نەڕاستیانەی کە ئەیڵێن چکە بەڕاستی ئێمە ئاگاداری پەنهانی و ئاشراکانیانین ئێمە ئاگادارین کە ئەوانە چی ئەشارنەوە و چی بە ئاشکرا شەڵێن بە تایبەتی لە ئاەتی ترا باسی منافقەکانەکە کە خوا پەنامان بە ئەوە موسیبەتێکی گەورەیە کە خۆیان ئاوا دینەکەیان بە حساب بە دین بە ئاشکرا دینداری خۆیان نیشانە دەن و لە ژێریشەوە خۆیان بە منافق و کافر و بێدین ئەزانن بێتاقەت مەبە چونکە بەڕاستی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە گوناهی ئەوانە بێتاقەت بووە خافەتی خواردووە لەسەرانە لایەتێکی تردا باسێکا فەرمێ فلا يحزنك الذين يسارعون ولا يحزنك الذين يسارعون في الكفر سبحان الله هەندێک کەس هەیە لە کوفر و بێدینیا مسابقە ئەکا پەلەپەل ئەکا ڕاکەڕاکەکا بۆ ئەوەی کە بێدینی زیاتر بکە شەون و خوێنی زیاترەکە بۆ بێدینی و بێباوەڕی خوا پەنامان بە بێتاقەت مەبە بۆ ئەوانە فەرموو پەیوەندیمان لەگەڵایە خوشکەتابان لە گەرمیانەوە فەرموو خوش ماوسە سەلام عەلەیکم عەلەیکم السەلام وەڕەحمەتوو الله وبەرەکاتوه ماوسە من هام لە ئاوایی دانیشتمە نزیکەی 2 ساڵە عیبادەتی خوا باشەکەم ئەگەر ئینشەڵڵا خوای گەورە ئینشاءالله عیبادەتی من قبوڵەکە ئێتر ماوسە هەڵەستم بەیانیان نوێژی بەیانیانم ناچێت لەو ڕۆژەوە نوێژ بم ئەگەر لە شوێ نابم ئەوەت من دەسەڵاتنی ئەگەر نوێژم نەخێت تەخیر بێ ماوسە دایکێکم هەیە نزیکەی 11 ساڵە لە بانجێ خزمەتم کردە هیچ کاتێک قسوورشم بە تەکیان نەکردە تەمەنم گەورە بوو شوم کرد بەڵێ مەتیم ئەدەم یعنیانەتی دایکم ئەدەم ئەو مانگەکە ماوسە کە یارمەتی نەدەم دەسە کاتە قسەی ناشیاو بۆ من حتا لە ئەبەی ئەی ماوسە گیا من ماڵم هەیە پیاوم هەیە ڕاستە مناڵم نییە ماوسە یەک مانگ یارمەتی نەدەم ماوسە دەسە کاتە قسەی ناشیاو لە لای دایک و ئەو لای خۆشکانم و لای براکانم لای براژنشم بەخوا نزیکەی ماگونیوێکە نەچوومە چونکە من ئەزانەستی پێکەم بریندار ئەبم والله مامۆستا یانزە یعنی ئەگەرش عیب نەوێ ناو خۆم و عەشەتەکەش تێرم بەس حەز ناکەم لە کەلارە مەعارەیەکی ناسراوی 11 ساڵە نوێژم فەوتاو لە بۆنەی دایکمەوە ڕۆژم ئەفەوتیا بەس فی سەبیل خزمەت دایکم بکەم ماوستا ئێستا لە بۆنەی هۆی مەعاش و ئای لە بۆنەی ظروف و لە بۆنەی فەلاحەت و لە بۆنەی خانووسەندنەوە هەرچی بێ ئەگەر یەک مانگ یارمەتی نەدەم دەسە کاتە باش ئینشەڵڵا وەڵامم دێنە خوشی بەڕێز باشە ئینشەڵڵا ماوستا خوا سەلامەتی کە كاي إسماعيل له ليرة وفرو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. سلام الزراعي ما مجرد خياركم هذا. بفرموا بلا. والله ما مسام المستخدم بوك. أخشى. بلا. دري مستخدم بوك. فرموا والله توصدق بس كي توعز النبي فرموا. لأن ما إمام الزوج تخون بوك جنال جام تيترا. بله.
وڵایەتی خۆ بەرنامەکەی مەش باسیەوەیە کە باسی حەلەکانی شەکەین ئینشاءالله بێتاقەتی ناڕەحەتی مامۆستا دایکم پێویستی بە عیلاجیە من داوام لە خێفوازان هەیە ئاکارێکمان بکەن زۆر وەزم ئاسرافە ئینشاءالله وانەی کە گوێویستن خۆی گەورە پێویان دەگات ئاکارێکمان یارمەتی بدات و ئینشاءالله کێشەکانە حەل بکە براکەم کاک عەبدوڵڵا بفەرموو چۆنی باسی کۆن خوا سەلامت کە براکەم چۆنی جەنابی مامۆستا سوالێکمان هەیە بفەرموو قوربان ئەگەر یەکێک بڵێن نوێژی شێوان کاو نەبواتەوە تا نوێژی خەوتنان کات دەرەجات و خوێن چۆنە و چۆن نییە لە مزگەوت بەڵێ باڵێ باشە ئینشاءالله وەڵام دەینە براکەم باش جەبەڕاستی لایەتێکا باسیەوە کە ئینسانی ئیماندار نابێ بێتاقەت بێ لەو کێشانە و لە مشکلانی کە هەیەی ولا تهينوا ولا تحزنوا وأنتم الأعلون إن كنتم مؤمنين وأنتم الأعلون خوا فەرمێ ئێوە دائما بەرزتر و گەورەتر لەبەر نابێ بێتاقەت بن نابێ خۆت بەکەم و بە ئیهانە سەیری خۆت بکەیت ئینسان ئیماندارە بێ خۆی بەسەرکەوتوو بزانێت چونکە یعنی لە خراپترین حاڵەتە کە لە شەڕە باسیەکان باسی شەڕ و غەزاکردنە ئەوەیە کە میسانە ئەکوژێ ئێوە بێت دەرەجەی شەهیدی کە لە عیبادەت و لە پاداشە کەم کەسێ بگاتە دەرەجەی شەهید شەفاعەت بووە 7 کەس لە ئالوبەیتێکە یان ئەوەی خۆی گەورە سەری خا بەسەر دوژمنەکانە کە ئەویش هەر سەرکەوتن و هەر بێتاقەتی ناوێ ئاەتەکە فەرمی ئیحدى الحسنین خوا دوو یەکێ لەو دوانەت هەر بە نسیبەکە بۆ ئینسانی ئیماندار بێتاقەتی و خەمی نییە جاری وا هەیە ئەڵێ وەڵاهی بەهۆی گوناهێکەوە بێتاقەتم ئەوە حکمەتی تایە بەڕاستی لەگەڵ گوناها ئینسان جاروای بێتاقەتی تووشە بێ حەقی خۆیەتی کە بێتاقەت بێ بۆی چاک بێ و واز لە تاوانەکەی بێنێ بەڵێن لە حاجاب فەرموو الو فەرموو السلام عليكم عليكم السلام ورحمة الله وبركاته ماشي ماوسا خواهی گەورە سەلامت کە کاکەگیان فەرموو ماشي ماوسا لم عجبونا كثير لبر القرآن حتى تو بمنا يك القرآن هنا يك لبر الله سيتوا جاينا بەڵێ عجبونا يعني سابقا الشيوان تابعيني كذو تابعيني كذو عجبونا برجع الشا دليل كذا لو كان دليل كثير باش إن شاء الله مدينة براكم خوا سلامت کێخ دایکی هاوکار لە سلمانی فەرموو السلام عليكم ماما عليك صاحبي السلام ورحمة الله وبركاته بس خوشي بوتو بو هم كارمنداني او كنالا خوا سلامت کە براکم خۆش يا خوالش طاوساك بخطا داشتان باتوا بو او اهمو يو عريم يعني ما كان معنا زي إيوش بداتەوە سلامت بن إن شاء الله ماما صاحبي من خم زور داب يساكيو خوش كبرانا اقرم كايكيك باتي دلطانيه زور داب مقياتوا يعني كالذكر ما كرت امود والله بالذكر كان يشهر كم كرت امود هم دلم خوشاي بزوانيه بردوام بالنفس ذكر كرتون كرتون القران بتايبدي سوره بقره بو خوش كبرانا علم بيانيان لدوان يجي بياني بينا سوره بقره بقرن والله دنيا خوش به والله همنا خوشيت انا قريبه خوشي إن شاء الله وعلامي في آياتي من تاقيم كدوة والله تنزاك بيتاقد من ضمن سخلات شو تلاقي كسي خوش مدلم خوش نبوه والله سورة القرآن وبذكر كرتين دلم زور فاقي كدوة الخواي قولي مشكلة كان أبو أسانك أو برياش كوتي دايك من خوش وباري علاج هذا ذكر كان بيقول القرآن بس الخواي قولي دلي خلقي بونا المكان أو مشكلة أنا شيئا بوحلة بيه إن شاء الله إن شاء الله خواي قولي دلي بالرحمن لهمو أو كسانة بكاته أو كبيريستيان بعلاج وبيستان ببالي مادي وبهموش تيجي يا ربي خوي قولوا الرحمن كيفك ايوه دعاء كلمه مجمع الله امين امين ان شاء الله خوي قولوا مشكلان هذا هو كذا ما مصايكان تكيك من استفاده من كردوا ولا ذكر كردوا القران تبع اوان استفاده ليكن زور راس دس خوش بيا اخو خير جنابش بنوسيه دايك يا امان فرمو دايك يا امان فرمو خواهی گەورە سەلامت کە خوشی بەڕێزی بفەرموو بەڵێ ئەگەر کەسێک
پارەی هەبێ پارەکەی دۆلار بێ زەکاتی تێ ئەسەوێت ئەگەر دەستی پێنەگەیە ئەتوانێت لە پارەی خۆیدا زەکاتەکە لە بانکی دۆلارەکە کە سێپارە لای تۆ دانابێ خوشی وەرەس برێن کەسێک پارەی هەیە پارەکەی دۆلارە و ئەوێت زەکاتەکەی بدا ئەتوانێت بە پارەی خۆیمان زەکاتەکەی بدا بە دینار بەڵێ وەڵی تر خۆی ئەوێ بە دۆلارەکە بیدا کێشەی تیان نەبێت چونکە تۆ بە دۆلارەکە داد حەقی خۆی ئەدەیتێ چکە لەوانەیە لەو دقی کە تۆ بە دینارە دەی زیاو کەم کە نەتوانی حەقی خۆی بدەیتێ بۆیە ئەگەر بڵێن چل وەرەقەی لا بوو تۆ وەرەقەیە خیتە ئەولاوە بچێ وەرەقەکە کابرا خۆی بیگۆڕێتەوە یان تۆ بچی وەرەقە گۆڕیتەوە وەختە وەرەقەت گۆڕیوەتەوە بەس نەک لە دینار بیدەی یان هەروکو خۆی بیدەی باشترە ئەوە کێشەی نابێ ئینشاڵڵا یعنی بە دۆلار بوو دۆلار بدە بۆ ئەوەی کە زیاد و کەم نەکانەوەکو لەو داقا کەم بێت و ئاگات لێ نەبێ یا حەقی خۆی نەدەیتێ ماڵی دایکی ئەحمەد فەرموو دایکی ئەحمەد لە سلێمانی سەلام عەلەیکوم وعەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵاه مامۆستاگیان خوا جزای بەخێرتان باتەوە و نمونەتان زۆر کا و لەشتان باش بێت خوا سەلامەتکایە دارێکم هەبوو مامۆستاگیان خوێندنی قورئان بە قەڵەمەکە خێری هەیە چونکە هەر کاتێک من ئەیخوێنم ڕاستە زۆری لێ تێناگەم چونکە عەرەبی نازانم بەڵام هەموو کات دڵخۆشم پێ هەموو کات وا ئەزانم هەموو کەلیمەکانم لەبەر کردووە زۆر باشە وەڵا عینی خێری هەیە و هیچ کێشەی نییە و هەرە قەڵەمانەش هەندێکیان هەر تەفسیرە کوردەکەشی لەگەڵای ئەتوانی معناکەشی تێبگەیت و باشتر ئەو وەختە تامی زیاتری لێ بینی بەڵام بەڵڵەهی زۆر کەزەڵێ وڵات دروست نییە یا خەتمکردن بە قەڵامیان تو ئەبێ لە معناکەی نانە معناکەی بزانی باشترە بەس معناشی نەزانی خێری خۆتت گەیشتووە ئینشاڵڵا ئینشاءڵڵا منەڵەکردنی زۆر باشتێکە لەوەی کە نەکردنی ئەو قورئانە تۆ دیلکەی بە هەر شێوێ بە ئینشاءڵڵا خوا بخير وأجر بمان بالنسبة إن شاء الله إن شاء الله لا أجر إن شاء الله مأجوري حتى حديثي بمصر هيك وكساني بنارحتي قرآن أخواننا ونارحت ابن لسري وكلمة كان لي جيري كلمات واشتكان بلا قرصرة فرمي أجر كان دوقاته شو هر بنارحتي جوازي لنا هن وإخواننا لبروا خم النبي إن شاء الله مأجورة بلا سري الحمد لله إن شاء الله بالتأكيد خوي قبل هالبو عبدكاري نردو وإمي نردو دڵیشمان خۆشەکە لەسەری ئینشاءالله دایکی هارون فەرموو السلام عليكم عليكم السلام ورحمة الله وبركاته باش مامۆستا خوا سەلامەتکە ئای خۆشکی بەڕێزی مامۆستا ئەوە پرسیارێکم هەبوو مامۆستا فەرموو ئەوە قریبەی چەند مانگێک دەبیت درم زۆر توندە بەڵام نەتوانم ماری خۆمان کلمەکەن چەند دوو مامۆستای بەڕێزیش ڕقی شەرعیشم يعني كرديا روجانا ذكركانيش دكم قرآنيش أجر خوالي ما نورجري إن شاء الله دخينم أوندي بزانم بس ما متهر خوم هيك شيء بله لبر فكري خراب ولبر أوي خراب بله يعني هل فكري خراب مديت يعني زود يعني أو مديت ماشي كآمن لو جياني هل زيادة أو جياني معنا اجتدانية يعني بمرم زور خوش ترى بله دەبی بۆ کارەکەی چبی مامۆستا وڵی خوشکی بەڕێزی خۆمان باسیەوە کە ئینسان لە بێتاقەتی و لە ناڕەحەتی و لە خەفەت و ئەو شتانە کە ئەگەر ئینسانی ئیماندار بێ پاداشی لێ وەرەگرێ یعنی چۆن بە نوێشکردن تۆ ئەچی بۆ حەج چنێ ناڕەحەتە جاروای خەو نابێ ئیساحەت نابێ بەس چونکە ئەزانی پاداشە دەبێ ئەزانی خێرێکی گەورە دەبێ بە ڕۆژوەبی زۆر هیلاکەوی بەڵام کە سەیری پاداشەکەیەکەی ناڕەحەتی و ئەوەی ناڕەحەتیەکانی کە تووشیەبی بەلاتەوە سوگە بێ تۆش بزانە ئەمە چەند لە بێتاقەتێکە زۆر بێ بۆ ئینسانی ماندارە بێتە خێر و ئینشاءڵڵا ئەجر و پاداشیشی زیاتر ئەبێ هەتا مامۆستا حەفو قسەشم بڕی داوای لێ بردون دەکەم مامۆستا تا برێنجاران مەقصد تەمەشای فیلمی ئەو ئەڵقەوشتم دەکریان جێم لە گۆرانیش ڕادەگر ئەلحان ئەوە فترە کەس یعنی لۆسارەکی دەچی ئەوانشم هەموو تەرک کردێ ئیلا جێ دەدەمە مامۆستای بەڕێزی وتی جەنابەت قورئان و زیاتر يعني پێشان چەندم يعني دینداری خی گەورە لێمان وەرگری ئینشاءڵڵا ئینشاءڵڵا لێ وەرگرێ بەس خوشکی بەرزەوە معنای ئەوە نییە جاری ئینسان نەخۆشیەک ناڕەحەتێکی تووشە بێ بڵین خەوی نامێنێ ئەمە پێویستی بۆەوەی بچێتە لای دکتۆر و حەبێکی ئەداتێ بۆ ئەوەی خەوی ڕێک بێتەوە بۆ ئەوەی کە چونکە خۆی هەر نەبوونی خەوەکە یان جاری هەیە ناڕەحەتێکی هەیە نەخۆشیەکی هەیە بە حەبێک بە شتێک عیلاجە بێ
لەسەری سوگە بێ ئەمە معنای نیە ئینسان بە دوای علاجیان نەگەڕێت چۆن بە زیکرەکانی خوای گەورە و بە سەبرگرتن بە شکرکردن بەڵام جاروای پێویستی بە عیلاجێکیش هەیە لەگەڵ یا ئەو عیلاجەیەش هەر شەرعیە و ئەبێ بزانێ خەو و خواردن و ئیسراحەتی ڕێک نەبێ ژیانیشی ناڕەحەت دەبێ بێ محاولە بکە خۆشی لەو نەخۆشە بەدەنی و یا و نەخەوتنشانە ڕزگار بکە ئەو کاتێ بە تەواوەتی ئینشاڵڵا کێشەی نامێنێ ئینشاڵڵا دەست خۆشمان ئەزیێتم دەست عزیێت نییە خوشکی بەڕێزە طبعا بۆ ئەم خوشکە بەڕێزەش و بۆ ئەوانەی کەش کە باسەکەم باسی ئەوەیە پێ مۆسا سەلەمە فەرمێ یعنی ئەم خەم و بێتاقەتیە خوای گەورە بکات يعني الله دعاك أوايا كوابل بلا اللهم إني أعوذ بك من الهم والحزن بلا خوايا بناقرن بتولى خمو بطاقتي كبراسي إنسان لا طاقته توانا نمينه أها ببنا بقرب أخوا هر كاتي بنا يقرب أخوي جورا أوشتي أخوي جورا بنا يدا أوشتش زور زور سوق أبي أوشتي زور زور بسيط أبي شهر سر أبي بوي أم دعاء إنسان زور زور بيله اللهم إني أعوذ بك من الهم والحزن وأعوذ بك من العجز والكسل أو كدعاء كان كهيا كخشبتي برام أو دعاء نزيات الخير بيوم صلى الله عليه وسلم جاري كان بأسمائك شيء عميسي وفرموي كان كلماتك بيبلم كان كلمة كبراسي بطاقتي ونارحتي كان اللابا فرمي بلا الله ربي لا أشرك به شيئا أما زور بلا الله ربي لا أشرك به شيئا شون كلمة كالله أو لا معناك شو لا عملي شيء بيبكى كخواي جورا الله خواي منه وهج هاو بشو هاو شريكي كي بو قرار نادم لا هشتكا هشتناك ما هاو شريكي رب العالمين أم كلمات أنا زور بلاتو إن شاء الله بتأكيد بلوي كخواي جورا مشكلة كي حلكة لا فرمدي كتير دا فرمي بيوم صلى الله عليه وسلم أم دعاء بلا بويك كبداقته بلا اللهم رحمتك أرجو فلا تكلني إلى نفسي طرفة عين زور جار إنسان وازاني خوي أتواني كيشكاني بس الكيشي خوي أزال بي كيشكاني خوي حلكة نا حقاتكي ويا كم إنسان نتواني نخوشي خوي هي نتواني مشكلەکانی خۆی هەیە نەتوانای کێشەکانی دنیای هەیە نەتوانای حەلکردنی مشکلی مناڵ و خزم و کەسوکار و قەومەکەی هەیە ئیلا ئەبێ خۆی تەسلیمی خوای گەورە بکە و ئەوەی کە لەسەرێتی عەمەلیش بکات چەند ئەتوانێ عەمەل بکە بەڵام بە حەقە دەبێ خۆی تەسلیمی خوا کە بڵێ خوای گەورە ڕەحمەتەکەی تۆم ئەوێ بۆیە نەمخەیتە سەر نەفسی من نەخەیتە ژێر نەفسی خۆمەوە وان نەزانم بە نەفسی خۆم حەلە بم ئەو کاتە ئینشاءڵڵا خوای گەورەش لە ئاخری فەرمی ئەصلح لی شأنی كله لا إله إلا أنت ئەمە بڵێ ئینشاءڵڵا بێتە شفاء بوي روناك خان لسماعي فرمو بفرمو روناك خان فرمو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. وسلامتك إن شاء الله. لقلب رزق الشان إن شاء الله. بفرمو خشي. هاي تساني قالين عمرة خيري نيفسي وعمرة هاي خوتو تساوي كريه ونجا قالين هروكو في قصتي تركيا كيدو أهوايا هو كسي سفري تركيا كاس قليل هناك بس لو أنا لعمرك أهرق ساكن بفرموا بالله عمرك خير إني وبوتي خلقتي أهوايا والله ترى وخسي بيتشواني فرمودي بيغمر صلى الله عليه وسلم كفرمي تابعوا بين الحج والعمرة فرمي زوزو حج وعمرة كان طبعا كإنسان تواناي هي وندي كبي أكري ينجريوا هي مشكلة كي زور جورتني تو أجر ركو جريوا هي لو أنا أو مالت بدي بيك يا كبزاني زوزو مستحقة لو كاتا أو شر خيري كي جورية بلا براستي أجر إيك حج وعمرة بكا إن جاء تواني خير بكا أو هم والله من هي أجر إنسان بيوتشا كان يدري كم يبين يارمتي فقير وهجار كان به كيف بيني ولا غيري أهلي حج وعمرة بتواني خلقي فقير تركا وخلقي فقير بدم يعني وبشيو نانی هەتی وەکان بات و پاری هەتی و نازدارەکان بە ماڵ بۆ هەتی و فەقیرەکان دروستکە ئەگەر ئەهلی ئیمان نەبێ کێت بینیوە ئەسڵەن لیانە بن بەشیان نادەن خۆمانەمان هەمووی بینیوە بۆیە ئەوەی کە ئیمان لە دڵیا بێ ئەوەی کە بتوانێ لەبەر خاتی خوای گەورە بچێت بۆ زیارەتی مەکەی پیرۆز و زیارەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم اینجا سەرێکی ئیمانی وای لێکە کە هەم خوا ماڵیشی ئەداتەوە حەدیسەکە فەرمێ ماڵیشی زیادکە بەهۆی حەج و عومرەوە وفرمي جناهش لا أبا كمال شيء زياد كريه بيني وخلقيه شو خيراتك دايك اسماء كوتا بيوندي بارك الله فرمو السلام عليكم. عليكم السلام خوشي برسم فرمو لا ما سجان دو تختارني بله تختاري كم
خوێن سەباز کردو کە زان شێت سپاکە زۆر پێم ناخۆشە یعنی سێ کەس زان شێ دوانی سپاکە بەڵێ ینی چپاکەنەوە بەڵێ باسمان کرد ئایستا باست کرد خۆت پرسیاری دوو هەمش جمعەکانە ڕوون بۆ نوێژ مامۆستا وەڵا نازانم سوارکاتەکە ناکەم نازانم چۆن دیکەم بەڵێ ئەگەر بتوانین لە ماڵی شۆبیکی کێشەی نییە ئەی کێشەی نییە مامۆستا نانا لە ماڵی شۆ بەس بانگی یابێت تاانە وەختی ئەگەر تۆ چووی ئەی مامۆستا گیان ئێمە زیۆ ڕۆینە دەوری یانزە ئەچینی قورئانە خوێنین دەکەواتە ئەو وەختەیەکی کە بانگی دایتە لە وەختە لە مزگەوتایەکی چونکە 4 کەعاتی پێش نوێژ هەیە خودبێ جێتر گوێتر لە خودبەکە تەکنم وەڵا نایکەمیتر نازانم چۆن دیکەم دەورای نامادەم تۆ زوو ڕۆشتووی کە بانگیدا بتوانانی 4 کەعاتەکە بکەی وەکی ابن مسعود دەفەرمێت پێغەمبەر صلی الله علیه و سلم خەت 4 کەعاتی پێش نیوەڕۆی تەرک نەکردووە ئیتر نیوەڕۆ یا جمعە بێ تەرکی نەکردووە ئینسان ئەو 4 کەعاتەیە هەر بکە ئەگەر بۆی کرا ئەگەر نەیکرا 2 کەعات بکە چونکە 4 کەعاتی پێش نیوەڕۆ یەکێکە لە سنەتی مؤکەدە یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم تەرکی نەکردووە ئەی باشە مامۆستا گیان مەمنونتم خوا سەلامەتکایە خوا باسی چپەکردنەکەشت طبعا ئاەتی لەسرە کە خوای گەورە فەرمێ إنما النجوى من الشيطان ليحزن الذين آمنوا ليس بضارهم شيء أفرمي أو نجواي لبراسي أو تشبكرنا للشيطان وهي خلقي مسلمان بيتعقدك توش حرام مسلمان بيتعقدك نبي تشبكي أجر اشتكش الضرورة خلي يجيبوا كاتيكك جابوه براسي يكي جابيه برزانه که هنا كان من باس کرد که خوای گەورە چی داناوە بۆ چارەسەر ئەو دوعایانە ئەو ئەذکارانەی کە بەڕاستی بێتاقەتی و خەمەکان لە ئەبن هەروەها ئەهلی تەقوا بە بزانە وعدی خوای گەورەیە فەرمێ ومن يتقي الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب يعني بۆ کاک ئیسماعیلیش کە باسی وەکە بێتاقەتوانەی بە تەئکید بێ بێتە ئەهلی تەقوای ڕاستی جاجاری وایە ئینسان ئاگای لە خۆی نەبێ تەقواکە بووە کا بڵێ وەڵایی با بێتاقەتیەکەم لاچێت تەقواکە بووە کا بۆی ماڵم زیاوێ نە تەقوا لە پێناوی خواکەی تەخوا لەبەرەوەیەکی کە خوا لێت ڕازی بێ اینجا بزانە چۆن کێشەکانت لاسوکەکە چۆن خەفەتەکانت بۆ ئاسان ئەکا تۆ ڕووبکەرە خوای گەورە ڕاست جاری وا هەیە موسیبەتی وا هەیە گەورەیە ناڕەحەتی وا هەیە زۆرە نەخۆشی وا هەیە زۆر مبتەلایە بەڵام تەئکید بێ لەگەڵ تەقوا لەگەڵ ئەوەی کە ئینسانەکە زاکیر بێ لەگەڵ ئەوەی سابیر بێ وای لێدەیە کێشەکەی لال ئاسانە بێ باوەڕتان هەبێ من شخصم بینیوە هەر خۆم بە چای خۆم چەندێکی یەک و دوانیژنا زیاتر لەوانە کە جاریوا هەبووە بە 10 ساڵ لە جیا کەوتون غەیری شووری خوای گەورە نەوێنیان کردووە هیان بۆ هەر بەو شەوە وفاتی کردووە و هەر لە شووری خوا بووە هەر سەبری گرتووە نەچاوی بینیوێتی نەدەستی کەچی هەر سەبر و شکری کردووە و هەر دڵی خۆش بووە لە ئێمە زیاتر سەبری گرتووە شکری کردووە لای خوا ئیساش خەڵکی وا هەیە قسە بۆ ئێمە کاکە خۆی لەسەر جێگایە خۆی مبتەلایە بەڵام قسەی خێر هەر بۆ خەڵکیە چین بەچین خەڵکی ئیسفای لە قسەکانیەکەن خۆی پاداشی بداتەوە بۆیە بەڕاستی ئەم ئینسانەیە کەی تەقوای کرد لەبەر خاتری خوای گەورە موشکیلەکانی دنیا و قیامەتیشی حەلەکە لە ئەوە وعدی خوای گەورەیە لە ئاەتێکی تردا خوای گەورە فەرمووی فإن مع العسر يسرا إن مع العسر يسرا جاری وایە ئینسان زۆر خەفەتی وێ هەیە وەڵای من فەقیرم با ئەم کاکە ئیسماعیلی کە باسی کرد یعنی زۆر محتاجم تۆ زانی ئەگەر موسڵمانێک پێغەمبەر صلی الله علیه و سلم باسیەوە کە ئەفەرمێ ئەگەر موسڵمانێک ئەهلی ئیمان و بەڵام دەوڵەمەند بێ لەگەڵ موسڵمانێک کە فەقیر و نەبوو نەدار و زۆر داماو بێ ئەزانی لە قیامەتا چوونە بەهەشتیان فەرقی هەیە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم با بە قەدەرێکیش عیبادەتیان کردی بێ بەس چونکە ئەم امتحانەکەی قورستر بووە فەقیر و داما و نەخۆش و بێدەست و بێماڵ بووە فەقیرێکی داماو بووە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لە قیامەتا خوای گەورە بە نیو ڕۆژی قیامەت پاداشی ئەداتەوە کە زووتر ئەیخاتە ناز و نیعمەتەکانی بەهەشت نیو ڕۆژ چەندێکە 500 ساڵەکە حەدیثەکە خۆی شەرحێکا فەرمێ 500 ساڵی ئەم دنیا زووتر ئەیخاتە ناو بەهەشتەوە چونکە بەڕاستی امتحانی ئەم قورستر بووە ناڕەحەتی ئەم زۆرتر بووە کێشەی زیاتر بووە خەم و خەفەتی زۆرتر بووە ئەمە خوای گەورە ئەم عیبادەتی ئەم کابرایە لەبیر ناکە چونکە سەبری هەبووە 500 ساڵ پێش موسڵمانە دەوڵەمەندە خێرکارە چاکە کارەکان ئەچێتە باشتەوە ئەها عەدالەتی خوای گەورە بۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ حەلی ئەمە فەرمێ چی انظروا إلى من أسفل منكم أفرمي دائما تو بو أوي نعمتكاني خوال لبير نتشي بيغمر فرمي صلى الله عليه وسلم نعمتكاني خوال بكم سيدنا كي سيدي خواري خودك بو إسراحتك چند خمد هبه چند نخوشي دبه لتو خرابتر هي
خەڵکی وایم کێشەیەوێڵە سیارەم نییە سیارەکەم زۆر فاخیر نییە سێکە خەڵک قاچی نییە خەڵکی وا هەیە کێشەیەوەیڵێ ماڵم نیە خەڵک هەیە لە سژنایە خەڵک هەیەڵێ تووشی نەخۆشیەک بووم خەڵک هەیە دایان ساڵە لەسەر جێگایە این دایمە سیر کە لە تۆ خراپتر هەیە ئیلا لە تۆ خراپتر و ناڕەحەتتر هەیە لە سیری ئەوان کە بۆ ئەوان سەبر و ئارامەگرن بۆ تۆ نەیگیری بۆیە پێ مەسەڵ فەرمێ ئونظوروا إلى من أسفل منكم دائما زیری سەر و خواری خۆتان بکەن بەڵام سەری سەر و خۆت مەکە هەموو کەسێک مەکە ئیتر یەک کەس نەمێنێ لەسەرەوە هەموو کەسێک لە خۆی گەورەتر هەیە لە خۆی دەوڵەمەندتر هەیە لە خۆی باشتر هەیە لە خۆی جوانتر هەیە لە خۆی ماڵدارتر و خێزاندارتر و مناڵدارتر و هەموو شتێک هەیە دەچێت ئێمە مەکە دایمە سەیری کە لە خوار خۆتۆیە بۆ ئەوەی بە ئیسراحەت بۆیە پێغەمبەر فەرمێ بۆ ئەوەی کە نیعمەتی خوای گەورە بەکەم سیر نەکەی چونکە شەیتان لەو ڕێوا لێکا تۆ شکری خوا نەکەی لەو ڕێوا لێکا بێتاقەت بی خەفەتبار بی دائما تووشی حەسوودی بەری اینجا چاوی حەسادەت بەری بڵێ ئەو بۆ هەی بێ بۆ من نەمبێ دائما قین و بغز لە دڵتا کۆ بکەیتەوە خۆت بە نەخۆشی زاهیر و باتین بفۆتێنی بۆیە بەڕاستی ئینسانی ماندارە بێ بەو شێوەیە بێ ئەگەر پرسیارە و خوشکە بەڕێزە بدەینەوە خوشکە تابان کە باسی کرد 11 ساڵ خزمەتی دایک مەکەم قسەی ناشی نەکات و بەڕاستی خوشکی بەڕێز ئەگەر نە 11 ساڵ 100 ساڵیش خزمەتی دایکت بکەی حەقی دایکت نەداوەتەوە وەک بە لە فەرمودی پێغەمبەردا صلی الله علیه و سلم کە شخصێکی بینی بە کۆڵ دایکی هەڵگرت بوو ئەویش وتی وەڵاهی ئەی پێغەمبەری خوا ئەوە حەقی دایکم داوە پێ مەسەڵەن فەرمی هێشتا حەقی ژانێکی دایکت نەداوە کە وەختی خۆی بە تۆ ناڕەحەت بوو بۆیە پاداشی دایکت وا بە ئاسانی نادرێتەوە لە دوای خۆشی هەرە بێ دوای خێری اینجا جاری وایە ڕێیەکەی خۆم دایکە شەر نییە ئەولیا ئوڵا بێ لەوانەیە وەک خۆتەڵی قسە بڵێ لەوانەیە داوای خراپەت لێ بکە تۆ لە خراپە و گوناه و شتا بەگوێی ناکەیت بەڵام لە چاکەکاری خۆت ناوەستی ئەمە ئیشی مسلمان خی گەورە فەرمێ اینجا هەداکە على أن تشرك بي ما ليس لك به علم فلا تطعهما نەکەی لە کاتێکا داوای شیرکت لێکا بڵێ قەیناکە دایکم ئاوەگویکەم داوای گوناهە لێکە بڵێ قەیچێکە ئەڵێ خراپ بەلەگەڵ فەنا بڵێ قەیچەکە نە لە شتی خراپە بەگوێی مەکە تۆ بەشکی خۆت خراپ و چاکە زانی بەڵام وصاحبهما في الدنيا معروفا لە دنیا هەر ئەبێ چاکە کاربی لەگەڵیانە هەر ئەبێ بە باشە وەڵامیان بدەیتەوە ئەمە صیفەتی ئینسانی مادارە بۆیە ئەبێ تەحمولی بکەی هەر لەگەڵیان چاک بی ئەگەر ئەو خراپیش بێ نەسیحەتی خێری بکەی بەڕاستی دڵسۆز بی کە تووشی ئەوە نەبێ کە تۆ بە خراپە بەهۆی خراپەی تۆ یا بەهۆی ئەوەی کە غیبەتی تۆکایەوەی زەمی تۆکە ئەو شێتە جەهەنەمەوە هەم گردنی ئازاب بکە هەم قسەی خێریشی بۆ بکە هەم پێشی بڵێ کە من هەر خزمەتی تۆمەوێ وەڵای چیم بۆ بکرێ ئەوەی لە توانامان بێ ئەیکەم ئەتر گە شتێکیش نەمتوانی خوا لێم ناگرێ خوای گەورە عەدالەت و گەورەی خوای گەورە لەوایە کە ئاگاداری دڵەکانە من ئەوەندە ئەتوانم کە بتوانم یارمەتیەوە کە دایکیشمی کاک عەبدوڵڵا باسیەوەی کرد کە تا عیشا لە مزگەوت مێنێتەوە بەڵێ تاوان چەند فەرمودەیەکی بێ مەسا سەرم هەیە کە والله عەلەم باسی بینی نوێژی بەیانی هەتاوەکو یعنی جەماعەتی بەیانی هەتا خۆر هاتن لەگەڵ نوێژی عەسر هەتا خۆر ئاوابوون ئەمە حەدیسی پێغەمبەری لەسەر صلی الله علیه و سلم کە لەوەی بەیانیانە فەرمێ بەقەدەر حەج و عومرەیەکی تاوەتی خێریەکە لەوەی ئێوارانە عەسر گەرمێنێتەوە لە مزگەوت هەتا بانگی مەغریب و دوای ئەوە تەسبیحات و ئەذکار و قورئان خوێندن و فەرمێ وەکوایە چوار لە منداڵەکانی ئیسماعیل عەبد بوو بن و ئەمە ئازادی کردبن لە ڕوێتێکا باسیەکە فەرمێ بینی مەغریب و عیشاش یفعل الله ما يشاء بەڕاستی خوای گەورە ئیرادەی هەبێ هەرچی ئەو شتە گرنگانەیە کات نین لە وەختا دوعای خێر بکرێت چەند ئەتوانی ذیکر بکە ئەویش هاتووە ئەوەندی من ئاگادارم دیارە لەوانەیە شتی کێشە بێ والله أعلم کاک بەڵێن باسیەوەی کرد کە خەڵسان لەبەر قورئان جایزە سەحابەیان کردووە طبعا هەر لە زمانی ئەصحابی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو سەرەتاوە قورئان هەر نەبوو بەم شێوەی ئێستا لە یەک قورئانە بەڵکو وەرەق هەبووە لەسەر پێست نووسراوەتەوە یان لەسەر دار و شتان نووسراوەتەوە قورئانانەی کە کۆشکراونەتەوە قورئانێک لای حەزەتی حەفسە بۆ تا زمانی حەزەتی عوسمان قورئانەیە بووە کە هەمووی کۆبوو بێتەوە ئەوە نەبووە بڵێ ئاو قورئان لە مزگەوتەکانە 20 دانەی تیا بوو بێ و گەڕابێت و زۆر بەکەمی هەبووە و تۆ ڕێزگرتنیشت لە قورئان یعنی ڕوایەتیش هەیە کە زۆر ڕێزیان لە قورئان گرتووە خەد لە خزمەت قورئانە بە بێئەدەبیدانە نیشتوون لە خزمەتیا بە کەمی سێریان نەکردووە ڕێزی تەواوەتیان لێ کردو کەلامی خوای گەورەیە کورەوان ڕێزیان لە پێغەمبەر صلی الله علیه و سلم گرتووە لە مووەکانی گرتووە لە عارەقی پێغەمبەر صلی الله علیه و سلم کەماوەتەوە لایەن لە لیباس و شتەکانیان گرتووە
دەسی سەحابە لە ڕوایەتی صحیحە باسەکە هی ئەنەس هاتوون دەسی ئەنەسیان ماچ کردوتیان ئەم دەسە بەر دەسی پێغەمبەر کەوتووە صلی الله علیه وسلم خسویان یانە هێناوێنە بە چاویانە ئەم ڕوایەتان هەمووی صحیحە ڕێز لە پێغەمبەر گیرابێ لە قورئان کە فەرمودەی خۆی گەورە چۆن نەگیراوە وی بەڕاستی عولەمایانیش و ئەهلی فیقیش باسییان کردووە کە ئینسان ئیماندارێکی پێویستی بەوەیە کە ڕێز لە کەلامی خۆی گەورە بێت ومە یعظم شعائر الله خۆی گەورە فەرمێن کەسێک ڕێز لە شاعیری خۆی گەورە لە نیشانەکان و بەڵگەکان و هەر شتێک شاعیری خۆی گەورە بێ ڕێزی لێ بگرێت کە قورئان گەورەترین شاعیری خۆی گەورەیە ڕێزی لێ بگرێت تعظیمی بکەی یعظم یعنی چی یعنی بە گەوری بزانی فإنها من تقوى القلوب ولا تقوى دڵەکانوێ ئەترەکە دڵێک تەقوای کەمتیا بێ سەرێکی گوێی لێ نییە بە شێوەیەکی ناشرین بەرامبەر قورئان ڕەفتارەکەیە ئەدەبی کەمترە بێ باسی ئەو بەڕێزانشمان کرد کە ئەو باسی دڵتەنگی شتی کرد دایکی ئەوکار خوا خێری بنووسێ کە بەڕاستی بە ذیکرەوانە حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی نوێژی شەکا کە بە نوێژیش خەفەت و ناڕەحەتیەکانت لا ئەبێ کاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ناڕەحەت بووە چۆن نوێژی کردووە بەس نوێژێک بزانین ئەڵین چی بزانین لە حزوری خوای گەورەین بزانین لە سەجدا چ دوعایەکی بزانە چۆن خوا دڵت خۆشەکە بزانە چۆن ئیسراحەت دەدا لە کاتی سەجدا زۆرمانەوە نزیکترین کاتێکە لە حزوری خوای گەورەی ئەو کاتێ بزانە چۆن دڵت خۆش ئەبێ چۆن سەکینە بۆ دڵت دێ بەڕاستی خۆی گەورە الحەمدولله هیدایەتی یاوین و ئەم ئیمانی پێبەخشیوین ئەبێ سوپاسی خۆی گەورە بکەین کە گەورەترین نیعمەتمان هەیە کە ئێمە ئەتوانین ئینشاءالله بەهۆی ئەم نیعمەتەوە بەهەشت بەدەست بێنین اینجا هەنێ مشکلی دنیایمان توش ئەبێ هەنێ خەم و خەفەتمان توش ئەبێ ئەوە هەموو کەسێک لە دنیا تووشی ئەبێ ئەوە هەر بە تایبەت نییە بە تۆوە بەموو کەسێک هەیەی بەڵام سەبرەکە تایبەتە بە ئینسانی مسلمان چونکە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم ئەوەی مسلمان تووشی بێ لە خەم و خەفەت و ناڕەحەتی لە بێتاقەتی لە ئازارێک حتا فەرمێ لە شەوکەیەک یعنی دڕکێک بچێ بە پیا ئیلا لە قیامەتە خی گەورە پاداشی ئەداتەوە و گوناهی پێ ئەسرێتەوە خی گەورە گوناهەکانمان بسرێتەوە و پاداشی خێری ئەوش بداتەوە لە گوناهی هەموو لایەکمان خۆش بێ وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه